خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە خۆشحاڵیەوە بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. بڕیارە کۆمەڵێک گۆڕانکاری خێرا لە عێراق ڕووبدا و هەوڵەکان بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دەستیان پێکردووە و هێواش بەرەو هەرێمی کوردستان دێن. هەموو ئەو گرێشوێرانەی کە لە عێراق هەن و بڕیارە لە سیناریۆیەکی تردا کاری لەسەر بکرێت. ئەم شەو ئێمە لەگەڵ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆی لەبارەوە ئەکەین. ئەو هەموو ئەو ئاڵۆزیانەمان سەرەداوێک بۆ دیاری ئەکات و بۆ ئێوەی بینەر بۆی بەرچاوتان ڕوون بێ، هەم لەبارەی دۆخی سیاسیەوە، هەم لەبارەی بڕیارەکەی دادگای فیدرالی و جێبەجێکردنی و کاریگەری و لێکەوتەکانی لەسەر ژیان و گوزەران و قوتی ئێوەی هاوڵاتی و بینەری هەرێمی کوردستان. وەکوتمان بە سوپاسەوە بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشوێ ئەنجومەی نوێنەرانی عێراق میوانی پانۆرامایە. سوپاس مامۆستا، بۆ ماندووتەکەی بەڵام بینەرانی پێویستیان بە سەرنج و لێکدانەوە ڕازگۆکانی جەنابتە. مامۆستا لەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق یاخود باز لەوە کرا کە سێ کۆمپانیای تر پابندن بە بڕیارەکەی دادگای فیدرالی و هەندێکیان ئەگەر بچووک بن ئەگەر کەم کاریگەر بن هەرێمی کوردستان جێهێڵن. ئەمە تەنها بۆ ئەوەیە کورد بە تەواوەتی بە هەموو هێزولانە سیاسەکان بچێتە ناو پرۆسی سیاسی عێراق بە دڵی ئەولانانی ئێستا یاخود بەڕاستی فشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان دەستیان پێ کردووە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ جەنابەت کاکزانە، سوپاس بۆ کەناڵ کورسات کە لێرەوە بتوانین گفتوگۆیە بکەین بۆ ئەوەی چەندێک ڕاستیەکان لە ئێمەوە دیارن ئەوەندە بیخینە بەردیدی بینەران. کاتی خۆی لە دوای بڕیاری دادگای فیدرال من کۆمەڵێک قۆناغم دیاری کرد کە دادگای فیدرال بڕیارەکەی داوە جێبەجێکردنەکەی زەحمەت نییە بەڵام کاتی ئەوێ. کۆمەڵێک قۆناغیشمان دیاری کرد کەوتمان سەرەتا داواکرێ لە هەرێمی کوردستان کە پابند بێ و دەست بکرێ بە دانوستان جۆرێک لە ئۆفەر یا فرسەتێکە دەنە هەرێمی کوردستان بۆی خۆی تەوعی ئەو بابەتە، بۆیە پێویست بە خۆ سوورکردنەوە و پێویست بە تەشەنوجات ناکا، پێویست بەوە ناکا کە بوترێ دادگای باڵا نادەستوریە و بڕیارەکەی نادەستوریە. باشترین ئۆفەر بۆ هەرێمی کوردستان و بۆ سیاسەکانی هەرێم بە تایبەتی دوو حیزب دەسەڵاتدارە مامەڵە لەگەڵ ئەو بڕیارە بکەن، چونکە دادگای فیدرالی بە پێی مادەی 95 دەستور قرارات المحکمە الاتحادیە باتەوە ملزمە، کەس ناتوانێت تانیان لێدا و ملزیمیشە بۆ هەموو ئەوانەی کە لەبارەیان و بڕیارە دەوێت. یەکەم قۆناغ ئەومان باس کرد بەداخەوە هەرێمی کوردستان دانوستانەکەی نەگەیاند نەتیجە و بە شێوەیەک لە شێوەکان حتا جۆرێک لە باسکردنی دادگای فیدرالی بە شێوەیەکی ناشایستە کە دادگای فیدرالی ئەگەری ئەوەی هەبوو کە کۆمەڵی قۆناغی دیکە لە بەرامبەر بەرپرسانی هەرێم بگرێتە ئەستۆ. باسمان کرد قۆناغی دووەمیان ڕووەکەنە کۆمپانیاکان و خیارا دەخەنە بەردەم کۆمپانیاکان، چکە ئێمە ومان لەبیر نەچێ ئەو کێکەی لە بەغدا هەیە و ئەم کۆمپانیانە بە بێگومان هیچ کۆمپانیایەک بۆ خێر و سەدەقە نەهاتوە بۆیرە کۆمپانیا بە دوای ڕبح ئەگەڕێ و بە دوای کەمترین ڕیسکە ئەگەڕێ. هەرێمی کوردستان ڕاستە ڕبحەکەی زۆرتر بووە بەڵام ڕیسکەکەیشی زۆرترە. استراتیجیەتی ئەو کۆمپانیانە لە عێراق و فراوانی ئەو نەوتەی کە لە عێراقەیە کە ڕۆژانە 3 ملیۆن و 880 هزار تا 4 ملیۆن و زیادکردنی احتیمال هەیە بۆ 6 ملیۆن و بەرەوژوریش، بۆیە ئەم کۆمپانیانە هەمیشە بیر لەوەکەنەوە ئەمە نەوتێکە کە قانونیەن و لە بۆرساتی عالەمی ئافرۆشێ و ئەمە نەوتێکی زۆرە و ئەیشتوانن امتیازاتی ئەو بابەتە وەرگن دەوڵەتێکە و خاوەنی سیادەیە، بەڵام ئەوەی هەرێم بەو شێوەیە نیە، بۆیە سەرەتا خیاراتیان قسە بەردەم کۆمپانیاکان. خاڵی سێهەم وتمان لە قۆناغی سێهەمە لەوانەیە دیبلۆماسیەت بەکاربێنن بەرامبەر بە تورکیا بۆ ئەوەی چیتر تورکیا نەیەڵێ لە ڕێگەی مینای جیهانەوە. خاڵی چوارەم وتمان ئەو کێڵگانە بەشێکیان خلاف هەیە لەسەرەوەی ئایا کێڵگەی حالین یا کێڵگەی مستەقبلین. ئیدعای عراقیەکان بە تایبەتی فواد قاسم ئەمیر و مەجموعەیەک لەو نووسەرانی کە لە مەجالی نەوتە ئەنووسن باز لەوەکەن بەشێک لەو کێڵگانە کێڵگەی کێڵگەی حالین و کێڵگەی مستەقبلیەکان نین کارێم خۆی بۆی گەڕابێ و نەوتی دۆزی بێتەوە دوایی
با بڵێن حەفریان کردبێ و نەوتیان دەرهێنابێ. ئێستا چەندی لەوانە بۆیە سەرەتا دانوستانیان لە هەرێم داوا کرد هەرێم ئیسیجابەی نەبوو ڕاستە وەفدێکیان نردبوو بەس وەفدێکی لەو مستەوایە نەبوو کە دانوستانی لەگەڵ بکرێت چونکە لە هەمان کاتە کە وەفدەکە چوو بۆ بەغدا سەرۆکی حکوومەت چوو بە تورکیا باسی تاقەیە کرد ستافی حکوومەت بە هەموو بەرپرس و جێگر و ئەوانەوە هەر فترێک نافترێک لە دووبەی لە مؤتەمەری تاقەت دەرەکەوتن لە یۆنان لە مؤتەمەری تاقەت دەرەکەوتن لە تورکیا لەگەڵ بەرپرسانی تورکیا باسی پرۆسەی نەوت و دەرهێنانی نەوت و هەناردەکردنی غازیانە کرد بۆیە جۆرێک لە ئیستیفزاز دروست بوو عێراقیەکان گەیشتنەوە قەناعەتەی کە ئەو دەرگایە دابخەن و دانوستان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان و هەرێمی کوردستان نەکەن. قۆناغی دووەم کە قسەیان کردووە لەگەڵ کۆمپانیاکان سەرەتا جۆرێک لە هەرێم متمانەی دابوو بە کۆمپانیەکان کە ئەوە شتێکی سیاسی و تێپەڕێ بەڵام دیار بوو تێنەپەڕی بۆیە ئێستا کۆمپانیەکان یەک بانگەکرێن و پابندبوونی خۆشیان بە قەرارەکەی محکەمەی ئیتیحادیەوە دەرەبڕن. ئەو کۆمپانیای خزمەت گوزارین قسە لەگەڵ تورکیا کراوە لەسەر مەسئلەی ئاو لەسەر مەسئلەی نەوت و لەسەر مەسئلەی غاز و لە بیرمان نەچێ ئەو هێرشانەی تورکیا هاتووەتە ناو خاکی عێراق وەمانە هەمووی بەبێ مقابل نییە. قەراری ICC یا محکەمەی ICC کە عێراق کاتی خۆی ئەو محکەمەی تەجمیر کردو بەشێکە لەو دانوستانەی لەگەڵ تورکەکان کراوە و کۆمەڵێک شتی تر کراوە لە مەجای ئاوا و پەیوەندی هەیە بە نەوتەوە. خاڵی چوارم ئەوەیە کە لە ماوەکانی پێشوە بینیمان کە کۆمەڵی ئیستیفزازات دروست بوو سوپای عراقی هەندێک تەحەڕوکاتی ئەکرد و ئەگەڕایەوە کە ئەمانە هەمووی بۆ جەست نەبزە موشک بارانکردنی کێڵگەی کۆرمۆر بەتایبەتی ئەو منتیقەی کەوا تەوسیعی تیاکرێت کە ئێستا تەوسیعەکە وەساوە و باز لەوە کرێت کە خوبەرای کۆرمۆر بەتایبەتی لە مەجای تەوسعان نەک لە مەجای دەرهێنانەکە و لە مەجای ئینتاجە هەرێمیان بەجێهێشتۆ بە بێدەنگی ئەمە خۆی بۆ خۆی قۆناغەکانە قۆناغێکیان ماوەتەوە ئەو قۆناغە تا ئێستا عراقیەکان پەنایان بۆ نەبردووە لەوە ناچێت لە ئێستادا پەنای بۆ بەرن چونکە زاهیرەن کۆمپانیەکان پابند ئەبن بەو بابەتەوە بۆیە یەکێک لەو قۆناغانش کە باسمانە کرد کە ئەوە ڕەنگە عێراق ناوی بنێ ئیعادە انتیشار کە ئەو منطقانە منطقەی جێناکۆکە و تا مادەی 140 حل نەکرێ عێراق بۆی هەیە سوپا بگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنانە بۆیە تەنها قۆناغماوە بەڵام قۆناغکە لەوە ناچێ پێویست بکات چونکە کۆمپانیەکان بە بڕوای من زۆرێکیان تەسلیمە بن بە واقعە تاکە ئەگەر یەک کەماوە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا خەریکی دانوستانە بۆ ئەوی بەشداری حکوومەتەکەی ئیتالی تەنسیقی بکە یەکێک لەو مەرجانەی هەیە کە بە بڕوای من پارتی نایەوێ بەشداری ئەو حکوومەتە بکات چونکە نایەوێ سەدری لەدەست بچێ کە ئەمانی لەدەست چووە و نایەوێ بچوونە ناو حکوومەتێکی کاتی کە عمری ئەو حکوومەتە لەوانەیە لە 6 مانگ تێنەپەڕێ بۆیە مەرجێکی تعجیزی دانراوە ئەگەر و مەرجە تعزیزیەی بۆ جێبەجێ بکەن ئەویش هەڵەوەشانەوەی قەراری محکەمەی ئیتیحادیە لەسەر مەسەلەی نەوت و غازی هەرێم بەتایبەتی لە ئاخر تعدیلی نظام داخلی محکمە ئیتیحادیە لەبەر بەرژەوەندی باڵا بۆی هەیە پاشگەز بێتەوە لە قەرارێک کە پێشووتر دابێتی بەڵام بە بڕوای من ئەوە بۆ محکمە ئیتیحادی لە ئێستادا زۆر قورسە لانی کە مەماتەڵەیەکی پێکرێ ڕەنگە مەماتەڵەشی پێ نەکرێت چونکە هێزە سیاسیەکان لەگەڵ شەقامی خۆیانە تووشی تەسادومە بن بەتایبەتی ئێستا کە مقتدا سەدر چۆتە دەرەوەی ساعەکە هەر سازشێک لەلایەن ئیتارۆ بەرامبەر بە مەسەلەی نەوت و غازی هەرێم جێبەجێ بکرێت چونکە لە کاتێکە هاوپەیمان بوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەو بڕیارە لە محکمە ئیتیحادی دەرچوو کە سیان لە دادوەرەکان با بڵین مائلن بە تەیاری سەدی بۆیە هەر سازشێک لەلایەن قیاداتی ئیتاری تەنسیقی و بکرێ بەرامبەر بە مەسەلەی نەوت و غاز سائرون و مقتدا سەدر بە ئیستیسماریەکەن و بەکارێنن بۆ شەقان ئەو ڕێچکە و ڕێگەی کە لە بەردەم هەرێمی کوردستان ماوە بۆ ئەو بابەتە مەسەلەن کامەیە کە بتوانێت لانی کەم دۆخەکە لە ئێستا خراپتر نەبێت هەرێمی کوردستان لەوە ناچێت زۆر کاتی بەدەستۆ مابێ یا با بڵین کارتی لەدەستا مابێ حتا مەسئلەی تەفاوزی جۆرێک لە بێمتمانەی دروست بە لە نێوان هەردوولا بۆیە هەرێمی کوردستان ماوەتەوە ئەوەی کەوا ئەم قەزیەیە تەرحکا لە ناو پەرلەمانی ئیتیحادیە مناقەشە بکرێ و مادەی 111 دەستور لەوێ بەڵام تەبعاتی هەموو حکوومەتی ئیتیحادی هەڵیگرێ
هەرچەند ئەمە زەحمەتە تاکە ڕێگە چارە کە ئەمە مابێ ئەو دانوستانەیە بە بڕای منە و دانوستانی سەر ناگرێت بۆیە هەرێمی کوردستان هیچ دەرچێکی لە بەردەمانە ماوە کەواتە چی لێ دێت مەسەلەن وردە وردەگەرە سێ بڕیارەکەی تر بە بڕای من کۆمپانیەکانی گەورەکانی شەکشێنەوە کۆمپانیاکان ئەوەی کە بتوانێت پشکەکانی بفرۆشێ فرۆشێ و ئەوەیان بتوانێت کە بەدیل بدۆزێتەوە لە عێراق ئیشی گەورەتر بدۆزێتەوە پاشەکشەکە هەندێکیانە مێنەوە تا ئاخر چکە ئیشیان دەست ناکەوێت بۆیە هەرێمی کوردستان تەنها ماوەتەوە دوو کێڵگە لە دەست باە یەک کێڵگە لە دەست بە هەرێمی کوردستان توانای ئیدارەدانی پرۆسی نەوتی نامێنێ بەتابەتی کێڵی خۆرمەڵە 700,000 بەرمیل ڕۆژانە ئەنتاجی لێرە زۆر جار ئێوە کە بەو شێوەیە باسەکەن یعنی حقیقەتەکانە خەنە ڕووباز لەوەکەن کە ئێوە دیعای ئەوەکەن یان پێتان خۆشە هەرێمی کوردستان هیچ پرۆسی نەوتی لە دەست نامێنێ و هەم پرۆسەکە بچێتە دەستی بەغدا بەڕاستی ئەو حقیقەتە ینی کە ئێوە پێتان خۆش ینی ئێمە ئەو بابەتانە من لەوەتی لە ئەنجومەنی پارێزگام لە 2005 تا 2014 دوایش لە پەرلەمان بووم وەکو بڕیاردەری لیژنەی دارایی و دوایی وەکو ئەندامی لیژنەی دارایی خولی 3 و 4 هەمیشە هەوڵم داوە دوور لە تەنگەژەی حیزبی یا با بڵێن لە پشتی باگراوەندی سیاسیەوە تەحلیلی داتا و بەیانات بکەم چونکە جارێک لەگەڵ ڕەوانشاد نەوشیروان مستەفا باسی کرد کە تەحلیلەکانی هەندێک جار لە بەرژەوەندی دەسەڵات ئەبێ وتم داتا و بەیانات بێلایەنە کاک نەوشیروان من کاتێک کە داتا و بەیاناتم لە بەردەسابێت لەسەر ئەو معتەیاتە تەحلیلەکەم بۆیە زۆریان لەوە وت کە ئەمانە خائین و ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان بانگەشە بۆ عێراقکەن ئەو تا ئێمە لە عێراق نەماوین و پەرلەمانتار نەماوین بەڵام قسەکانی ئێمە لەوەتی قسەمان کردووە لەسەر ئەو مەلەفە وتومان ئەم مەلەفە دوارجار ئەبێتە گەورەترین کێشە بۆ هەرێمی کوردستان فعلەن ئەوان ئەگەر شارەزا بوون و سیاسیەکی محەنەک بوون نیان هێشتا ئەو بابەتە دروست بێت ئەوەی کە ئێمە لە 2015 وتمان لە 2016 وتمان لە مەجای موازنە وتمان پابند بن بە قانونی ئیدارەی مالی و پابند بن بە دەستورەوە پابند بن بە ئەوەی لە ناو موازنە دیاریەکرێت هیچیان پابندیان نەکرد ئەوە نەتیجەکەیەتی بۆیە ئەوەی کە ئێمە وتمانە هاتوۆتە دیجا ئەمە پێمان خۆش بێ پێمان خۆش نەبێت لە سیاست تا شتێک نییە بە ناوی حەز و ئارەزوو لە سیاست تا شتێکی پێوترێ معتەیات کۆمەڵێک معتەیاتە بۆ ئێمە وا خوێندنەوەمان بۆ کردو خوێندنەوەکان دەقیق دەچوون برادەرانی هەرێمی کوردستان هێزە بەشداربووەکانی حکوومەت ئەو خوێندنەوەی کە کردویانە بۆ واقعەکە دیارە خوێندنەوەیەکی هەڵە بووە بۆ واقعەکە قەنەعەتیان وا بووە هەندێک فاکتەر هەبوو فاکتەری هێزن بۆ ئەوان بەڵام دەرکە و فاکتەری هێز نین هەموو ئەو لایەنانەی بۆ نمونە ئەوان یەکێک لە ئامانجەکانی ئەوان کە دەستیان داوەتە پرۆسەی نەوت کە من لەوانەیە خۆش نییە ناوی بێنم لەگەڵ یەکێک لەو بەرپرسە یەکەمانەی کە پرۆسەی نەوتی بەدەسە هەر لە بیدایەت وتی ئێمە بڕیاری خۆمانمان داوە تا سەر ئەڕۆین کۆمەڵە خاڵمان قسە بەردەمی کە ئەو بابەتە ناڕوات تا سەر چونکە فاکتەری هێز لای عێراقە لای ئێوە نییە بەداخەوە ئەو برادرانە گوێ ناگرن ئەوە گوێیان نەگرن ئەوش دەرنجامەکەیتی ئەگینا مەسئلەی حەز و ئارەزوو نییە من چ بەرژەوەندیەکم هەیە لەوە کە نەوتی هەرێمی کوردستان بکەوێتە دەست عێراق بەرژەوەندی من لەوایە کە خۆم و خەڵکو جەماوەر ئاسوو دەبێت بەرژەوەندی من لەوایەکەوە منیش وەکو هاوڵاتیە کە بنزین نەکڕم بنزین بکڕم بە 450 دینار وەکو هەر عێراقیە کە بنزین نەکڕم مەسەلەن زۆر جارە وترێ ئەم مەجموعەیەک پەرلەمانتارن کە پێشتر ئەیانوت ئێستاش ئەڵێن ئەوانە زیاتر بۆ نەمانی قواری هەرێمی کوردستان کارەکەن قوارەی هەرێمی خۆت بیسپێتەوە ئەمە پەیجە بێدایک و باوکو سێبەرەکانیان زۆر لەمایان ئەوت بەڵام ئەوە ئێمە نەبووین قوارەی هەرێمان تووشەوە کرد ئەوانە بوون کە ڕیفراندۆمیان کرد و دیراسی واقعەکەیان نەکرد بۆ قوارەی هەرێمی قسە و تەنگەژێەوە ئەوانە قوارەی هەرێمی قسە و تەنگەژێەوە کە دیراسی قانونی نەوت و غازی عراقیان نەکردبوو ئەوانە هەرێمی قسە تەنگەژەوە کە دیراسی قانونی ئیدارەی مالی لە کاتێکا بەدەیان جار و بەدەیان شاهدم هەیە کە لە خۆیان هەرچی داتا و بەیاناتی عراق خصومەتە بەردەستیان وتمامە داتا و بەیاناتی عراقی ئەمە لێتان قبول ناکەن ئەمە قانونە و خۆتان دەنگتان داوە بەرپرسەکانی خۆتان دەنگتان داوە کاک زانە منەمەوێ بۆ مێژوو فەرمون بڕۆن تا حەداکەم موازناتی ساڵەکانی 2010 بەدواوە بێنن لە 2010 یەکەم فەقەرەی نەوت لە 2010 باس کراوە لە موازنە کە ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان راپۆرتێک بە لە 100,000 بەرمیل نەوتیان
دیاری کردووە لە 1250,000 لە 1370,000 لە چواردە 5 وەزیری کورد لەوێ بوون سییانیان واژویان کردووە لەسەر 400,000 بەرمی تەحەدا هەر 5 وەزیرەکەکەم کە سییانیان دوانیان لەوێ نەبوون واژویان نەکردو هەر 5 وەزیرەکەی سەر بە پارتە دەسەڵاتدارەکان و بەشداربووەکانی ناو حکوومەتن بۆیە لە 2015 ئیتفاقێکیان کرد خۆیان جێبەجێیان نەکرد کە 550,000 بەرمیل نەوت ڕادەستکەن تەنها بۆ ماوەی 5 مانگ بەشێکیان جێبەجێ کرد هەموو ئەو ئیتفاقانە بابێنن لیژنەیەکی بێلایەن بێت ئەو بابەتانە هەڵسەنگێنە جابزان قسەی ئێمە ڕاست بووە و ئێمە دڵسۆزبین بۆ هەرێم یا ئەوان قماریان بە قوتی خەڵکۆ کردووە بە مستەقبەلی خەڵکی هەرێمی کوردستانەوە کردووە بە ئەو کارەساتەی کە هاتووە بەسەر هەرێمی کوردستانە ئەوان بەرپرسی ئەساسین کە ئێمە تەنها تەحلیلی بابەتەکەمان کردو ئەگینا من نەجێیشم هەیە کاگزانە نەجێیشم هەیە هێنابێتم نەتوانای ئەوم هەیە کە بتوانم تەحالوفێکی وەکو ئەوان تەحالوف بکەم لەگەڵ هێزێکی سیاسیا و لەناو وەرەقە تەفاوزیەکەمە هیچ بابەتێکی پێشمەرگەیتیان بێ بابەتی بودجێتیان بێ ئەوە ئەمەوێ گفتوگۆ لەبارە بکەین بەڵام جارێ مەسەلەی نەوتەکە مەسەلەن کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە مەبەستمە ئێستا 2 مانگ 3 مانگە موچە بە بێدەنجی بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستانە دابەشەکرێ یعنی ئەگەر هەر خەلەلێک بکەوێتەوە بابەتە موچە نادرێ بە خەڵک بۆی من مەبەستمە بەڕاستی بەرچاوی خەڵک ڕوون بێ لەوەیە کە هەرێمی کوردستان مەسەلەن من هەفتەی ڕابردوو لە هەمان ئەم کاتانەیە بەڕێز یاریدەدەری سەرۆکی حکوومەت لە میوانی بەرنامەکەمان بوو وتی ئێمە ئیرادەی خۆمان تەسلیمی بەغدا ناکەین خۆگرتن و یاخود ئەوەی کە پێ وترێ عینادی لای خەڵکە ئەمە چارەسەری دۆخەکەکە ئەوان کاتی خۆی وتیان ئێمە خۆ ناچەمێنین بەڵام لە ڕیفراندۆمەکە داوایان لە عەبادیە کرد کە دەرگاکانیان لێدانەخە پەرلەمانتارەکانیان داوایانە کردکەوە مەتارەکان بکەنەوە داوایان نەکردکەوە بە پشتی هەرێمی کوردستان هەر وەکو سەدەقە داوای پشتی هەرێمی کوردستانیان نەکرد بەڕاستی سیاست بە عینادی ناکرێت ئەو برادرانەی تا ئێستا کە بە عینادی سیاستیان کردووە نەک لەگەڵ عێراقا نایانتوانیوە بگەنە نەتیجە فەرموو لەناو هەرێمی کوردستانە نەیانتوانیوە بگەنە نەتیجە فەرمووە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو پەرلەمانەکەی هەرێمی کوردستانە توانیوێتی کەمترین پێداویستی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین کە لە کەنەدا کاگزانە یەکێک لە فەقرەکانی دەستور ئەوەیە هەر ساڵێک موازنە نەیەتە پەرلەمانەوە ئەو حکوومەتە باڵوەشاوە حسێ بکرێ ئەوە نە قانونی موازنە گرنگە لە وڵاتان فەرموو هەرێمی کوردستان 9 ساڵە قانونی موازنەی لەکوێ بوو نەبوونی قانونی موازنە گەورەترین گەندەڵی ئەسەلمێنێ لە حکوومەتی هەرێم گەورەترین ناشەفافیت ئەسەلمێنێ گەورەترین بەهدەردانی سەرمایە ئەم وڵاتە ئەسەلمێنێ فەرموو بە سەرۆکی حکوومەت و یاریدەدەر و چوزانم ئەوانەی کە باسییانەکەی فەرموون بڵێن قانونی موازنەیان بۆ جێبەجێ نەکردووە ئایا موچیان تەوزیع کردووە ئایا ئیسtisماراتیان کردووە ئایا خەدەماتیان کردووە تەنها ئەوەندە بخەنە چوارچێوەی قانونێک و ناوی بنێن قانونی موازنە و لە پەرلەمانەکەیان تەصدیق بکەن منطقە وەفدەکانی ئێمە ڕواتە بەغدا کاتێک لیانە پرسین ئەڵێ کە هاتوین بەبێ داتەوە بەیانات هاتوین تێرە هەموو جارێ احراز بن بەوەی کەوا داتەوە بەیاناتیان لە بەردەستانیە زۆر جار کاتێک کە لە بەغدا بووین ئەیان و دێمە هیچمان لە ئێوە ناوێت تەنها داتەوە بەیاناتی ڕاست دیلۆیت بۆ چەند مانگە مەسەلەی راپۆرتەکانی وەسێنراوە و باز لە هیچ شتێک ناکە ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ناشەفافە حکوومەتێکە تا سەرنجڕان بە هەدەردانی ئەگەر بە واقعی مەسەلەن سەیریکەن ینی ئەوەی عێراق ئێوێ هەموو سەرۆتی داهاتی نەوت و مەسەلەی تەسەڕوفکردن بە پرۆسەی نەوتیەوە بباتە ژێردەستی خۆی یاخود هێشتا مەسەلەن لە قانونی یان لە دەستورە ئەوەی کە هەرێمی کوردستان سیرکەین لە ساڵی 2005 بەدواوە هەتاوەکو 2013 کە ئاخر موازنە هاتووە 108 میلیارد دلار هاتووەتە ناو هەرێمی کوردستان فەرموو لە 2009 کە نەوت بە ڕسمی لە هەرێمی کوردستانان ڕۆیشتووە هەتاوەکو 2022 ئەو مقارنەیەکم بۆ بکە با بەرپرسانی هەرێمە و مقارنەیە بکەن لە ماوەی ئەو 2005 بەدواوە تاوەکو 2013 ئەکاتە 8 ساڵ لە 8 ساڵە 108 میلیارد دلار داخلی هەرێمی کوردستان بووە لە 2009 هەتاوەکو 2022 ئەکاتە 13 ساڵ لە 13 ساڵە چەندێک داهاتی نەوتی هەرێمی کوردستان هاتوۆتە ناو هەرێمی کوردستان بەزەو مقارنەیەم بۆ بکەن ئەوان ئەزانن کەوا چەندێک سەرمایە ئەم وڵاتیان بە هەدەرداوە بۆیە مەسئلەکە ئەوە نییە کە ئەمان دڵسۆز بن و غەیری ئەوان نادڵسۆز مەسەلێک هەیە ئەو ترێت زۆر جار ئەڵێن ئەگەر بێت و مەسەلەی پرۆسەی نەوتی
لە دەستی هەرێم بێتەوە کەواتە قوارەی هەرێمی کوردستان هیچ لەو لە پێش 2009 نەوتمان نەبووە قوارەی هەرێم زۆر هەمیشە مانگانە بوجێ لە عێراقەوە مەسەلەن ئەڵێن نەخشەی ناوچەکە ئەگۆڕێ کورد ناتوانێت بەبێ نەوت مەسەلەن دەستخەتی هەبێ لە نووسینەوەیە لە چیا دەستور نووسراوەتەوە هەموو بسەلە لە دابشکردنەوەی نەخشەکەی مەسەلەن ئەوترێکە گۆڕانکاری لە ناوچەکە وەهمێکە بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ خۆیان دروست کردووە کە نەخشەی جیهانی ئەگۆڕێ هەمیشە ئەمەیان وتووە و کاتی خۆشی ئەویانەوە بۆیە ڕیفراندۆمیان کردووتیان ئێمە بووینەتە دراوسەیەکی تازەمان بۆ دروستەوە بە داعشیانەوە دراوسەیەکی تازە دوایەوە بوو داعش لەگەڵ خۆیان نەتەگیرا و ئەو کارەساتەی هێناکە لە شنگال ڕوویدا و ئەوە بوو کە زۆربەی منتەقەکان دووچارەوە بوون یەکێک لەو شارانە شاری کەرکووک بوو کە دووجارەوە بوو کە هێرشی کرایە سەر ئەم مەسئلەی نەخشە من قەناعەتم وایە بەرپرسانی هەرێمی کوردستان لە خوێندنەوەی عێراقا سەرکەوتوو نەبوون لە خوێندنەوەی نەخشەی جیهانیا بە دڵنیایەوە سەرکەوتوو نابن و معلوماتی دقیقیان هەیە چونکە اعتیمادی ئەمان لەسەر کۆمەڵێک خانەنشینی بێدەسەڵاتی بیانیە کە ئەوانیش تەنها بۆ بەرژەوەندی خۆیان تەحلیلات مامۆستا یەک شتی تر مەسەلەی کۆی پرۆسەکە ئەنی مەبەستمە بە هاوبەشی ئەتوانرێت لە چوارچەوەی دەستورە پرسیارە بکەیت سەیرەکە لەوایە کە لە دانیشتنە ئاوات عینەکانە دانیشین ودیەکانی خۆمان دانیشتین پەرلەمانتارەکان چ لەگەڵ پەرلەمانتارەکانی پارتی لەگەڵ پەرلەمانتارەکان یەکێتی ئەو تەرحانەی کە ئێمەیان کرد ڕوبەڕوو کەوەک ڕەفیق دانیشین هەمویان مەقبول لەلایەن و هەمووشان ینی تەزیقشتێکی ترە لەسەر شاشە و کاگەڕێنەوە بۆ لای حیزب سیاسیەکان بابەتێکی ترە چونکە بە سەریحی عیبارە ئەوان بۆ ئەوە نەهاتوونەتەوێ مناقەشەی بابەتە سیاسیەکان بکەن ئەوان بۆ ئەوە هاتوونەتەوە ئەگەر هێزە سیاسیەکە شتێکی پێوتن دەستی بۆ بەرزکەنەوە شتێکی پێوتن هەر ئەویان لە ئەستەوە بووە زۆرێکیان لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ هەندێکیان کە خەڵکێکی زۆر جوامێر بوون لە زۆر مەسئلە مووقفی زۆر سەمیمیان هەبوو مەبەستمە بەسەلەن بۆ بەرچاو ڕوونی زیاتری بینەرەکان مەسەلەن لە چوارچەوەی دەستورە لە چوارچەوەی جێکردنەوەی لە بڕیارەکەی محکەمەی فیدراالیە ئەتوانرێ بە هاوبەشی ئەو پرۆسێ بەڕێوە ببرێ بۆ داهاتوو ئەگەر نیەتێکی سادقانە هەبێ مشکلەکە لەوایە ئایا ئێستا ئێستا حکوومەت پێگەهێنرێ یانە ئەوان دانوستان لەگەڵ چێ بکەن ئێستا مشکلەی پێگەێنانی حکوومەت خۆی گرفتی گەورەی بۆ دروست بووە بۆیە من قەناعەتم وایە ئەم فرسەتە لە دەست چووە تازە چونکە متمانە لە دەست دراوە لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق بە تایبەتی وەزارەتی نەوتی اتحادی لە بەیاننامەکانە زۆر بە ڕاشکاوێن وتیان ئێمە زۆر چاوەڕێمان کرد زۆر فرسەتماندا بەڵام هەرێمی کوردستان ئامادە نەبوو بێت بینە سەر پرۆسێ بەستینەوە بە پێکهێنانی حکوومەت بڕیارە لە ڕۆژانی دوای جەژن و مەسەلەن هەر تاوترێت کۆمەڵێک سوپرایز و هەرێکە بە جۆرێک وێنایەکە چی ڕوو ئەدا ئەوەی تا ئێستا مەشهدەکە گەیشتوتە کوێ ئەمە لە کوێی بابەتەکەین بۆ پێکهێنانی حکوومەت و پرۆسی سیاسی عێراق خەریتەی سیاسی وەکو جاران نەماوە مەسەن جاران 73 پەرلەمانتاری سەدرەکان لە ناو پەرلەمان بوو تەحالوفێکی زۆر بەهێزیان هەبوو کە زۆرینەی ناو پەرلەمان تەحالوفی ئینقاذ بوو کە پارتی دیموکرات و سیادا حەلبوسی و خەنجەر لەگەڵ مقتەدا سەدر ئێستا مقتەدا سەدر کە پاشەکشەی کرد لە ڕاستیە ئەوەی کە خوێندنەوەی بۆ ئەکرێ تەوقعی ئەوەی نەکرد کە بەو عەجەلەیە میراتەکەی دابش بکرێ بۆیە ئەگەر خۆی سەدر تەوقعی ئەوەی نەکرد تاکە هێزێک کە قبوڵی نەکرد حرەکەی حقوق کە 6 پەرلەمانتاریان بەرەکەوت بەڵام ئەوان ڕەفزیان کرد کە 6 پەرلەمانتارە پڕکەنەوە بۆ ئێستا 9 پەرلەمانتار تا ئێستا پڕ نەکراوەتەوە بۆیە سەدر ئێستا کەوتووەتە پەرچەکردار بۆیە دەوای نوێژی جومعی ناوەڕاستی مانگی حوتی کردووە و لەسەر مەسەلەی سەرۆکۆمار لەوێەوە قوفڵێکیا لە بابەتەکە کە ئێستا ئیتاری تەنسیقی خۆیان بۆ خۆیان بوونەتە لانی کەم سێ ڕای جیاواز لەسەر مثلەن قەناعەت وا بوو مادەم زۆرینیان بۆ دروست بووە زۆر بە ئاسانی ئەتوانن سەرۆکۆمار تێپەڕێنن بەڵام مقتەدا سەدر تویتێکی کرد کە باسی لە سەرۆکۆمار کرد بۆیە هەندێک لە هێزەکانی ئیتار ئێستا باز لەوەکەن داواکەن کە کورد بە یەک کاندیدۆ بێت یاخود داواکەن کە کاندیدەکە بگۆڕێ بۆ ئەوەی لە ناوی تاریش ئەمە دروست بوو لە ناوی تاریش تەرەفێک لە دوو تەرەفیان
طرفێکیان هەرڵێ با حکوومەت پێک نهێنین طرفێکیان ئەڵێ با مرونە بنوێنین لەعله مقتەدا سەدر بگەڕێتەوە یاخود پارتی دموکراتی کوردستان بێتە ناو تەحالوفەکە بۆی ئەوان ئیشی طرفێکیان ئێستا هەڵوەشانەوەی تەحالوفی ئینقاذە بە هەرسێ تەکەتولەکەیەوە طرفێکیان نەخێر بەتایبەتی دەوڵەتی قانون و هەندێک لە ئەوانەی کە نزیکن نەخێر بە فرسەتی ئەبینن چۆن مقتەدا سەدر پێداگری ئەکرد لەسەر ئەوەی کەوا دەوڵەت قانون و مالێکی بە هیچ شێوەیەک نابێ بەشداریان پێ بکرێ ئەمانیش بە هەمان مامەڵە لەگەڵ مقتەدا سەدراکەن و ئەڵێن بە زووترین کات حکوومەت پێگەێنین لەبەرەوەی لە ناو ئیتالی تەنسیقیا زۆرترین کورسەکانیش کورسی دەوڵەت قانونە کەواتە ئێستا سێیەکی پەخەر هەیە لە ناو پەخەر تا ئێستا دروست نەبوو بەڵام ترسی ئەویان هەیە چونکە ئەمان ئەگەر حسابی پەرلەمانتارەکانیان بکەی خۆیان بۆ خۆیان 157 پەرلەمانتاری شیعین بە هەمویانەوە ئەگەنە نزیکەی 175 وەکو ئەوان 170 تا 175 ئەوانیش 175 بوون نەیانتوانی حکوومەت تێپەڕێن چکە جاری یەکەم بە حساباتی پەرلەمان 200 کەس ئامادە بوو کە 196 کەس بوون جاری دووەم ئەو ڕقەمە کەمی کرد چونکە ئەو مجازەفەی ئەوان کردیان ئیتالی تەنسیقی نایەوێ هەمان مجازەف بکات یەک جار سورسی معتەڵ دروست بێتە تازە پێگەێنانی حکوومەت بنبەستە بێ و ئەگەڕێنەوە بۆ بنبەستێکی دیکە باشترین چارەسەر ئەوەیە کەواتە نەتیجە چیمان دەستەکەوێت ئەوی خوێندنەوەی خۆت و معلومات ئەوەی من لەم بەریەکەوتان کە با بڵێن تا ئێستا هەندێک لقاءات ماوە هەندێک گۆڕینەوەی زانیاری ماوە لەگەڵ ئەو برادرانی کە پێشتر لە پەرلەمان بووین یاخود قیاداتی هێزە سیاسیەکان لە عێراق بۆ ئەوە چێکەوە ئەمان هیچ چارەیەکی تریان نییە لە هەموو حاڵەتێکە پلانێکی پێشویان هەبوو بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان بۆ هەڵۆشانەوەی قانونی انتخابات و بۆ دووبارە هەڵبژاردنەوە بەڵام ئەمە لە ژێر سێبەری چییە؟ یەکێک لە ڕێیەکانەوەیە کە حکوومەت پێک بێن ئینجا ئەمە بکەن بۆ چونکە نایانەوێ هیچ عەرقەلەیەکیان لەلایەن حکوومەتەوە بۆ دروست بێت لە کاتێکا چونکە حکوومەت بە بەشێکی زۆری حکوومەت تا ئێستا سەر بە سایرون و سەدرریەکانن بۆیە یانەوێت ساحەکە تاوە پاکەنەوە ئینجارەکانی هەنگاوەکان بن بەشێکی دیکان ئەڵێن با استیفزازی سەدر نەکەین شەقام بەکار نێنێ بۆیە لە ئێستادا پەنابەرین بۆ گۆڕینی قانونی انتخابات ئێستا ببورە لە نێوان شەڕ دووبارەکردنەوەی هەڵبژاردن و پێکێنانی حکوومەت و مانەوەی دۆخەکە بۆ بنبەست کامیان نزیکترە لەو ئاسانترینەوەیان کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێتەوە بەڵام ئەبێ قانون انتخابات بگۆڕێت چونکە یەکێک لە تەوسیاتی محکمەی اتحادی ئەوەیە کە ئەبێ ئەم قانونەی کە هەڵبژاردننی پێکراوە جارێکی بەکار نێنرێتەوە بۆ هەڵبژاردنەکان ئەمە چۆنی ئەگۆڕێ مەسەل لە وەختا ئێستا زۆرینە لە ناو پەرلەمانە هەیە ئەتوانن وە خۆی لێبێتەوە یان بە جۆرێکی تر بیکەن بە بازنەی پارێزگاکان کە ئەمان زۆرینەن ئیسفادە لەوەکەن چونکە لە بیرمان نەچێت تاڵی ئێستا هەر بازنەی پارێزگاکان نەبووە مەسەلەن یان جیاواز فرە بازنە لە ناو پارێزگاکانە هەر بازنەیەک پارێزگایەک بووە لەوە پێش وای لێ بکەنەوە چونکە ئیتالی تەنسیقی قەناعەتیان وایە 2,400,000 دەنگیان هەیە سایرون 800,000 دەنگی هەیە بۆیە سێ ئەوەنەی ئەوانن لانی کەم ئەگەر بتوانن تەندروست بەکاری بێن ئەتوانن لانی کەم دوو ئەوەندەی ئەوان دەنگ بێنن کە ئەمە یەکێکە لەو خوێندنەوانەیە کە ئیکەن عەبادی پێی وا بوو ئەگەر حتا بەم قانونەیش بکرێ ئەم جارە ممارەسەیان کردو ئەتوانن تەشخیصی ئەو شوێنانە بکەن کە دەرچوونیان مسەوگەرە بۆیە هەل لە بیدایەتەوە ئیتاری تەنسیقی لە بیدایەت و لە سەرەتای پرۆسەکەوە لە سکاڵا تۆمارکردن لە محکمەی اتحادی لە هەوڵی ئەوان نەتایجی پەرلەمان هەڵوەشێنەوە تا ئێستش بەڵام ئەو تەوازونە هێزەی کە گۆڕا لە ناو پەرلەمان جۆرێک لە خولیای تری بۆ هەندێک لە لایەنەکان ئیتالی تەنسیقی دروست کردو بۆیە بە بڕوای من بەڵام خولیاکە زەعیفە یان ئیشکردن بۆ خولیا زەعیفە تەرەفێک کە دەوڵەت قانونە ڕاستیەکەی ئەمانی دیکە لەبەر کۆمەڵێک فاکتەر نایانەوێت دەوڵەت قانون ئەو حکوومەتە پێک بێنێ یەکەمیان نایانەوێت سەدر ئیستیفزازکەن دووەمیان ئەمە زیاتر عامری و حەکیمن عامری و حەکیم و حتا خەزعەلیش عەبادیش بەڵێ خەزعەلی یەکێکە لەوانەی کاڵێ بە هیچ شێوەیە لەگەڵەوانیم حکوومەت پێک بێنین بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی هەڵبژاردن لە هەموو شتێک باشترە بۆیە ئەوان خاڵی یەکەم نایانەوێت ئیستیفزازی سەدر بکەن ئەمە خاڵی یەکەمیانە خاڵی دووەم منافەسەیەکی سیاسی هەبووە لە بینی حزبی دەعوە و ئەو هێزە سیاسیەکانی دیکە کاتی خۆی ئەڵێن فرسەتی خۆیانیان وەرگرتووە دوو خولی مالکی خولێکی عەبادی کە ئەمە هەمووی خولێکی جعفەری ئەمە هەمووی مەحسوب بووە لەسەر دەعوە بۆیە نایانەوێت دەعوە ئەو ڕۆڵەی کە هەیە بووە ئەو ڕۆڵە وەرگرێتەوە خاڵی سێهەمیان دەورەی پێشووکەوە
با بڵێن عادل عەبدولمەهدی کابینەی مەحسوب بوو لەسەر مەجلیسی عەلا و تەیاری حیکمە. ئێستا ئەمانی دیکە ئەیانەوێ فعلەن کاتێک حکوومەت تەبەنی ئەەکەن یا حکوومەت پێک بێنن لە پشکی خەڵکێکی تر بێ بۆەوەی تەجروبەیەکی نوێتر بەڵام تەجروبەی نوێتر ئەبێ بە زۆرترین پەرلەمانتار بکرێت لە ئێستادا و زۆری نیان نییە. کەواتە مەسەلەی پێکهێنانی حکوومەت دوورە. پێگەێنانی حکوومەت بە بڕوای من دوورە. ئەگەر بەو شێوەش بڕۆ پەرچەکردارەکانی سەدر بەردەوام بێ پێتوانێت بەردەرێکەوتن و شەقام دروست سەدر شەقام بەکارێنێ لا مەحالە چونکە ئەگەر سەیری تویتەکانی بکەن ئەگەر سەیری ساڵح محەممەد عراقی بکەی نووسینەکانی ئەو کە ڕنگدانەوەی ئەفکاری مقتەدا سەدرە هەمیان باز لەوەکەن مدیری مەکتەبی سەدر باز لەوەکە عەلا ئەتەم الجوهوزیە تویتی هەموو قیاداتیان سەرایە سەلام بە شارەکان ئاگەڕێ و باز لە تەشجیعی خەڵکەکە بۆ ئەوەی ئامادە بن بۆ سەعاتی سفر بۆیە ئەیانەوێ هیچ هینێکی ترە کێشەکە لەوایە سەدر هیچ هینێکی تری لە بەردەمانەماوە چکە ناتوانێت بگەڕێتەوە بۆ پرۆسی سیاسی تازە ئەو ناوانە تەزیق کراون و پەرلەمان دەنگی لەسەرداون ڕەنگە ئەویش مل بدا بۆ مەسەلەی دووبارەکردنەوەی انتخابات. ئەو قەناعەتی وایە کە نیان هێشتۆ حکوومەت پێک بێنێ بەلاوازی چوەتە دەر بەڵام بەهێزەوە دێتە ناو پرۆسەکە ئەویش ئەوەیە لەکوێ دێتەنها لە انتخاباتەوە نایەتەوە لە انتخاباتەوە بەڵام ئەمجارە شەقام ئەجوڵێنە و دووریش نییە دەوای گۆڕینی نظامی سیاسی بکە. بۆ کورد خراپ نابێ وەختاتە بەتەکیت خراپە بێت چونکە هەڵبژار نظامی پەرلەمانی بگۆڕێ بۆ نظامی ڕیاسی گەورەترین زەرەرەکە کورد. کەواتە ئێستا تاکە اختیارێک لە بەردەملایەنە سیاسیەکان بێتەنها هەرچەنە ئەو مەسلەی بۆ کورد بۆ عەرەب بۆ شیعە بۆەوە نەختێک کاڵ بۆ تۆ چونکە لە ئێستادا ئەگەر سەیری تەحالوفی ئینقاذ بکەی بریتە لە کورد و شیعە و سونە تەحالوفی ثەبات بکەی هەربرتێ لە کورد سونە و شیعە بۆیە جۆرێک لە ئەو مەسئلەی تعاملکردن لەسەر ئەساسی پێکاتە ئەندازەیە کاڵ بۆ تۆ و ئەوە لە بەرژەوەندی خەڵکە کە بتوانن ئەو هێزانەی کە ئیتیجاهیان وەکو یەکە لە یەک بەراخۆیان ببینەوە بەڵام باشترین فرسەدەوەیە دۆخی عراق استقراری کەی وەرگر ئەو کاتە ئەو داخوازەی مقتەدا سەدر کە حکوومەتی زۆرینە و معارضە یعنی مامۆستا تا ئێستا مەشهەدەکە سوورەکە بۆ شێوەیەکە کە حکوومەت پێک نێت تا ئێستا مەشهەدەکەەوە حتا ئیتاڵی تەنسیقی خۆیان متفق نین لەسەر پێگەێنانی حکوومەت چ جای حەلبوسیم تا ئێستا خۆی نەداوە بەدەسۆ پارتی شروعی تاجیزی طرح کردووە مقتەدا سەدریش هەڕەشەی جوڵانی شەقامەکە جوڵانی شەقام ئاڵۆزی دروستەکە مەسەلەن بە دڵنیاییوە ئەم جارەیان شەقام تونند و تژی لەکەوێتەوە چونکە سەرچێشێ بۆ بەریەکەوتنی گروپە چەکدارەکان و شەڕ ڕەنگەوە لە ئێستادا دوور بێت لە بەربوونی مەرجعیەت و لەبەرەوەی با بڵێن هەندێک تەوسیاتی دووەلی مقتەداش ڕەنگە خۆی نێوێت مقتەدا زەرەرەکە لە بەریەکەوتنی چەکداری چونکە چەکدارەکان مقارن ناکرێن هێزەکانی سائیرون خۆیان لە 14,000 چەکدارا بینەوە بەڵام هێزەکانی بەرامبەریان 169,000 چەکداریان هەیە ئەگەر وەکو ڕقەمیش بێ ئەم دوو هێزە مقارنە ناکرێن لە کاتێکە ئەمانە خەلفێتیان جیاوازترە. سوورەیەکی تر هەبوو بەڕێز مامۆستا ببوورە کە ئێران بە تەواوەتی چوارچێوەی هەمانجی بە تەوسیاتی ئێران کارەکەن و ئێران ئێوێت ئێستا بە پەلە حکوومەتێک پێک بێ لەبەرەوەی ئەو دەرفەتە بقۆ باکسۆ ئێرانەکان ئێستا لەگەڵ پێگەێنانی حکوومەت نین ئێرانەکان داوای تەرەویتەکەن و ئەوەش واضحە کە ئەو دوو بەرە هەبوون بەرەیەکیان با بڵێن متعاتفن یا لەسەر ئێرانەکان مەحسوبن بەرەکەی دیکەش لەسەر تورکیا ئیمارات هەندێک دووەلی خلیجی بریتانی ئەو محوەرەکەی دیکە محوەرە ئەمریکەکە ئەمیشان لەسەر محوەرە ڕووسیەکە حسێب بوو ئەوە زۆر بە ئاشکرا هەردوو بەرەکە واضحە بۆیە ئەجندای هەردوو لا زۆر بە واضحی دیارە بۆیە ئێستا ئێرانەکان ئێستاشی لەگەڵا بێ لەگەڵ پێگەێنانی حکوومەتانین بەم پەلەیە چونکە ئێرانیش و ئەمریکایش و بریتانیایش با بڵێن داکۆکی لەسەر ئیستیقراری سیاسیەکەن لە عێراقا چونکە وەزعەکە بە حاڵ ئاڵۆز بێ شەڕێکی خوێناوی دروستە بێ و کۆی لوبنان ڕەنگە بەدایان ساڵ بەردەوام بێ. باشە مامۆستا ئەگەر کورد ئێستا ڕۆڵی چیە لەم بابەتە دواکەوتی ینی ئێستا ڕاستیەکەی من هەمیشە لەگەڵ مستەلەحان نیم کە بڵێ کورد کە بڵێم کورد چکە هێزە سیاسەکان ئێستا دابەش بوون زۆر بە واضحی ئەوە تا لە پارتی لەگەڵ ئینقاذایە
یەکێتی لەگەڵ سەباتایە یەکگرت و کۆمەڵیش لەگەڵ با بڵین جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئیتارە سورسی معتەلیان پێگەێنەوە بۆیە مەسئلەی ئێستا کورد و یەک پارچەی کورد و بەو نەهجە قسەکردن نەماوە یعنی واقعاً ئێستا خۆشیان بەس ئەوەندەیە کە لەبەرەوەی ئەوەنە شعاری یەک ڕێزینە و ماڵی کوردیان باس کردو کاتی خۆی عیبیان لێ ئەگینا ئێستا پارتی و یەکێتی لەسەر هیچ شتێک ڕێک ئێستا پارتی ئەوەی کە مەسەلەن مووقیفێکە بوو کە باسی ئەغلبیە نیشتیمانیە کرد لەگەڵ سەدرا ئێستا لەگەڵ ئەگەر بەشداری ئەو حکوومەتیان حکوومەتە پێک بێ لەگەڵی تاری سیاست هینیتیان نییە کاگەن ڕێی سابتیتیان نییە بەرژەوەندی سابتیتیایە پارتی کاتێککە باسی حکوومەتی زۆرینەیە کرد لەبەرەوەی ئیتفاقێکی کردبوو لەگەڵ سەدر و سیادا کە بتوانێت نوێنەرایەتی هەموو خەڵکی کورد بکە بۆیە کە ئەوەی نەهاتۆ بەدەستۆی تر خۆ ناکرێ بڵێ بۆ نیکشانەوەی لێکرێ پارتی مەسەلەنیان بە مەرجە تعزیزەکانی بەردەوام یعنی قەناتم وایە تا ئێستا پارتی خۆی نەداوە بەدەستۆ مەرجەکانی مەرجی تعجیزین بۆ بەشداریکردن لە حکوومەتەکە ئیتار چونکە بەشداریکردنی پارتی لەگەڵ ئیتاری تەنسیقی لە هەر حکوومەتێکە هەردوو بەرەکە لە دەسەدا یەکەم تازە و متمانەی دەست ناکەوێتەوە لەگەڵ ئیتاری تەنسیقیە و متمانەی مقتەدا سەدر و گروپەکەشی لە دەسەدا بۆیە پارتی چۆتە ناو نەفەقێکەوە نە ئەتوانێت بەرەو پێش بڕوان ئەتوانێت بەرەو دوا بێت لەو شوێ وەستاوە لەو شوێنە یەکێتی لە ناو ئیتارە لە کام بەرە نزیکە پێکەنانی حکوومەت لە بەرەیەکا بووە کە ئەو بەرەیە لە چاو بوونیان لە پەرلەمانە بەرەیەکی لاواز بوون بەڵام ئەوەتانە ئیتر سیاست تعامل لەگەڵ معتەیە تاکە ئێستا ئەو بەرەی کە یەکێتی تایە بەرەیەکی بەهێزن و زۆرینەی ناو پەرلەمانیان هەیە بۆیە لە ئێستادا یەکێتی مەجبور نییە سازش لەسەر هیچ مەرجێک لە مەرجەکانی خۆی بکە بەڵام ڕەنگە بەدەستێنانیشیان قورس بێ ئەگەر ئەو تەحالفە بەردەوام بێ ئەو تەحالفە بەردەوام بێ کە قەنعاتم وایە بەردەوامی ئەکەن چونکە نایانەوێت ئیتاری تەنسیقی هیچ هێزێک لەو هێزانەی کەوا دەرزی تێکەوێت لەگەڵ جیا ببنەوەیان بگاتە بڕوان ناکەم دەرزی تێ بێ بەڵام ڕەنگە نەتوانن هەدەفەکە جێبەجێ بکەن یعنی هەدەفەکان ئێستا جیاواز بوو هەندێکیانڵەن حکوومەت هەر پێک نێنین هەندێکیانڵەن چاوەڕێ بکەین بزانین وەزاچی لێ هەندێکیانڵەن پێکی بێنین ئەم سێ خیارە جیاوازە ناگەنە یەک بۆیە دوجار حکوومەت پێگەێنان زەحمەتە بێ بۆ ئیتاری تەنسیقی لە ئێستادا کەواتە ینی دۆخی عێراق ئالۆزیەکان شەقام بجوڵێ ئەمانە ئەوەی دۆخی عێراق کراوەیە بۆ هەموو ئەگەرێک بۆ ئەوەی تێدا جێگا بێ هەڵبژارن دووبارە بکرێتەوە کە خەڵکیش متمانەی نەما ئەوە یەکێکە لە کێشەکان ئایا وەکو جاری پێشوو کە لە سا هەفتا بەرەژووری خەڵک بایکۆتی پرۆسی هەڵبژاردننی کردووە ئەم جارە خەڵک ئامادەیە بڕاتەوە بۆ سەر سنووقەکانی دەنگدان ئەوە کەوتۆتە سەر ئەو پرۆسە سیاسی کە بەرهەمەهێنێ کەوتۆتە سەر و هێزە سیاسانی تاچە ئەندازەیەک شەقام متمانەی لەگەڵیان ماوە و تاچە ئەندازەیەک لە ئەو هەڵبژاردنەی پێشوو بەشداری نەکردنی خەڵک چەندێک دووچاری گرفت بوو بۆیە بە بڕوای من خەڵک و شەقام حەقی عادە نەزەرێک بکاتەوە لەو بەشداری نەکردنەی کە دوجار ئەبێ هاوڵاتی دەنگی هەبێ لە پرۆسی سیاسیە بەشداری هەبێ بە دەنگدان زۆر باش شما زۆر لە محەلیلی سیاسی بە تایبەتی باسەوەکەن کە لە ڕۆژانی کۆتایی جژنی قوربانە حەدەس ڕوئەدا بۆ فەرعێکی تری پرسیارەکە مەسەلەن شتێک ئەوترێ مەسەلەن لەگەڵ هەندێک لە پەرلەمانتارەکانی پێشوە قسەم کرد لە 12 حوتەوە تا 15 تەموز هەفتەی تەموز لەو 5 ڕۆژەیە کۆمەڵە قەراری قورسە درێ بەرامبەر هەرێم شتی وا ڕوئەدا شتێکی شۆکێنەریان تەحولاتێکی گەورە بێکەم چونکە تا ئێستا زۆرینەی ئیتاری تەنسیقی لەگەڵەوان کە دۆخەکە نەئاڵسکێنن لەوە زیاتر کە ئاڵسکاوە ئەوە یەک بڕیاردان بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە هێزێکی سیاسی ئەکرێ بەڵام بەرامبەر بە هەرێمی کوردستان ناکرێ بۆیە ئەو شتانەی کە باز لە مفاجعات و سوپرایز و ئەوانەکە بە بڕوای من هیچ کام لەو سوپرایزانە دروست نابن تەنها یەک حاڵەدەیە ئەویش مقتەدا سەدرە کە ئایا شەقام ئەجوڵێنە یانە جوڵانی شەقامی ڕەبتی بە هەرێمی کوردستانەوە بێت تەسیریە بێ بڕوان ناکەم علاقەی بە هەرێمی کوردستانەوە بەس ئایا جوڵانی شەقام لە بەغدا و دەستکراوەیی شەقام لەوەی هێرش بکەنە سەر موەسساتی حکوومەت پەرچەکردار ئەبێ یانە ئایا لە ڕووی پەرچەکردارەوە ئەگەر ئەوە دروست بوو هێزە سەربازیەکان ئەوانەی چەکیان بەدەسە دێنە قسە یانە
بۆیە هەموو ئەم ئەگەرانە کراوەیە بەڵام بە بڕای من سپرایزێکی ئەوتۆ دروست نابێت. کات لە ژێر دەستمان ڕاکە مامۆستا لەگەڵ تۆ گفتوگۆ باشە ڕۆخۆشە ڕاستپاس دەکەم. مەبەستمە پرسیارێک بەو کۆتایی پێبێنین مەسلەی ژیان و گوزەرانی خەڵک. ئێستا ئەوە حکوومەتی هەرێم تا ئێستا پرۆسە نەوتەکەی لەبەردەست دەتوانێت ئەوە موچە دابەشەکەەوە الحەمدولیلا شکر ئەوە بە هەفتەیەکم جارە موچیان پێش دەژن دابەش کرد الحەمدولیلا شکرەکەم لە بری خەڵکە بەڕاستی. يعني دۆخی دارایی خەڵکی لێ لە دێوان عینادی هەرێم و کەواتە شارەکانی جارێکە ئەوت پارە لە بەردەست نییە و ناتوانین تەوزیعیکەین و پرۆسەیەکی معقدەوانە هیچی ڕاستنەوە هیچی ڕاست ئێستا داهاتی زۆر ئەوەتانە داهاتی زۆر بۆ لەوە پێشیش داهاتی زۆر بوو بە بڕوای من ئەو پرۆسەیە ئەبێ ڕێگە چارەی بۆ بدۆزرێتەوە کاکزانە ئەگەر لانی کەم ئەوە بە شێوەیەکی تەفاوز قەزەی نەوت حەل بکرایە ئێستا هاوڵاتیان سەرایان نەگەر بەم شەوە بۆ بنزین و موچە نەبووە خەبەری منوکە و سوپرایز و پرۆسی سیاسی زۆر بە ئاسانی بەڕێ ئەچوو لە نێوان ئەوەی هەرێمی کوردستان و فشارەکانی بەغدایە ژیانی خەڵک لەو چەند مانگەی داهاتوو چی بەسەر دێت بەو شێوەیە کە ئێستا هەیە بەو شێوەیە ئەڕوات ئەنی هیچ خەتەرێک نییە بازار زۆرە ترسێ ڕەنگە خەڵکی بازار بەتەواوی وەستاوە من بە حکومەوەی لە مەجای اقتصادیەکە ئەسمە بازار هەواڵە پرسم کە قەزیەکان چۆنە بازار هەموو جارێ بابەتێک لە بابەتەکان مەسەن فترە نافترە مەسلەی دۆلار دێتەوە پێش و ئایا گۆڕێ یا ناگۆڕێ لە ماوەیە واژویان کۆ کردووە تا محکمەی تا بانکی فیدراڵی خۆی بڕیاریداکەوە بە هیچ شێوەیە گۆڕانکاری لە دۆلارە ناکرێت. لە ئێستادا عێراق تووشی ئەزمە نابێت لەبەرەوەی نرخی نەوت باشترین داها دەگەڕێتەوە بۆ عێراق مانگانە نزیکەی 11 میلیارد دلار دەگەڕێتەوە لە کاتێک عێراق پێویستی بە 6 میلیارد دلار یعنی شەشی تری بۆ هەموو مانگێک بۆ دوو مانگ دەستکەوتیە بێت هەموو مانگێک بەشی دوو مانگی دەسەکەوێت کەواتەمە احتیاطاتی نەقدی هەرچەندە من لەگەڵەوانی احتیاطی نەقدی زۆر فراوان بکرێت چونکە احتیاطی نەقدی 2000 هەرگتای عملەیە و ئەوەش کە بانکی دەولی و بانکی مرکزی باسییان لەوە کرد کە عێراق ئەکثەر نمووەن لە با بڵێن گەورەترین گەشەی کردووە کە ئەوە فقاعەیەکی اقتصادیە عێراق هیچ مەسلەیەکی ئینتاجی زیاد نەکردووە بالعکس ئەگەر بڕۆی سەیری مەزادی عملە بکەیت تا ئێستا گۆڕینەوەی دۆلار ڕۆژانە 250 میلیۆن دلار بۆ بەرەو ژوورتر کە ئەمە گەورەترین کاریسێ و هەرچی عێراقی ڕوات هەرێمی کوردستان ڕوبەڕووی هیچ ئاستەنگێکە بێتەوە لەو چەند مانگەیە لە ڕووی داراییەوە گۆڕانکاری ئەو گرانیەی کە هەیە زیاترە بێن نسبەی فەقەر زیاترە بێن نسبەی بەتاڵە زیاترە بێت لەبەرەوەی پرۆسەی گەشەکردنی ئابووری لە هەموو عێراقا بەرەو کارە ساتە ڕوە مەسەن سەروەی حیوانیمان بەرەو کارە ساتە ڕوە سەروەی زراعیمان بەرەو کارە ساتە ڕوە ئەوە سەناعات لە ئەساس و خۆی لاواز بۆ بەرەو لاوازترە ڕوە بۆیە زیاتر تەنگەژە دروستە بێ بۆ ئەو ڕێژانەی کە هەیە ئەوەشمان لەبیر نەچێت لە ئێستادا زێ ڤایرۆس کۆرۆنا دووبارە بووەتەوە کۆلێرا و ئەو خوێنبەربوون ئەمەش خۆی بۆ خۆی و نەبوونی دەرمان لە خەسخانەکانە یعنی تەنگەژە زیاترە بێ بۆ هاوڵاتیان بەڵام ڕەنگە موچەیەک بێت مانگانە موچە ئەبێت تا ئەو کاتەی نرخی نەوت بەرز بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشوێن زمانی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست بە هیوای نەمەوە پرسیارانەی لای ئێوەیە و چاڕوانانەی لای ئێوە لەگەڵ لە گفتوگۆکەی بەڕێز مامۆستا ئەحمەدا وەڵاممان دابێتەوە. پانۆرامامان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خوای گەورە ئاگای لە مولایەکتان بێت. سپاس.